دواتەوەرمان دەبینە هەڵەبجە و لەگەڵ خاتو چاوان خەلیل ئەکتەر و خاوەنی خەڵاتی باشترین ئەکتەری شانەوەی بۆ ساڵی 2021 گفتوگۆ دەکەین بزانین ئەو خەڵاتی کە لە کەرکووک وەری گرتووە لە پای چی بووە شانە و شانۆگەری و نواندن لە کوردستاندا لە چی ئاستێکدایە خاتو چاوان سڵاو لێبێت بانیت باش سەرەتا پیرۆزبای و خەڵاتت لێ دەکەین بزانین بەشداریکردن لە فستیڤاڵی شانۆی کەرکووک جا بۆچی بوو هەروەها وەرگرتنی خەڵاتەکەش فەرموو. بەیانی ئێوە باش زۆر سوپاس بەڵێ ئێمە لە فستیڤاڵی شانۆی کەرکووک وەکو گروپی شانۆی ڕۆژ لەوێ بەشدار بووین فستیڤاڵی شانۆی کەرکووکم ساڵ جیاواز لە ساڵانی تر فستیڤاڵەکە 4 پارچەی کوردستان بوو بە خۆشحاڵیەوە من لە ناو فستیڤاڵە توانیم خەڵاتی باشترین ئەکتەری کچ ببم کە لەوێ خۆشبەختانە لە کۆی وابزانم 15 بۆ 16 خانم بوو جیاواز لە فستیڤاڵەکانی تر کە بەشداریان کردبوو من لەوێ توانیم لەناو ئەوانە خەڵاتی باشترین ئەکتەری کچ بەدەست بێنم. بەڵێ کارکتەری ناو شانۆکە کە بەشداری تێدا کرد بوو چاوان خان چی بوو چۆن توانیت تێ لە ناو ئەو هەموو بەشداربووانی کە لە ناو فستیڤاڵەکەدا بەشداریان کردو وەکو کچێک خەڵاتی باشترین ئەکتەری شانۆی بەدەست بێنیت. بەڵێ چاوان خان گە گوێبیستی دەنگی من بیت دەپرسین کە ئەو ڕۆڵەی کە لە شانۆیەکەدا بەردەستت کردووە لە شانۆیەکەدا چ ڕۆڵێک بووە توانیت لە نێو کۆی بەشداربووانی ناو فستیڤاڵەکەدا باشترین ئەکتەر بەدەست بێنیت و هەروەها وەکو کەسێک وەکو ژنە. بەڵێ هەڵبەتە فستیڤاڵی شانۆی کەرکووک کە تێیدا لە چەند هەفتەی ڕابردوودا لە پارێزگای کەرکووک لە شاری کەرکووکدا بەڕێوە توش ژمارەی زۆر لە ئەکتەر ژمارەی زۆر لە هونەرمەند بەشداریان تێدا کرد تێدا لە فستیڤاڵەکەدا خەڵات هەبوو پلەبەندی هەبوو لە نێویشیاندا خاتو چاوان توانێتی کاپلەی یەکەم لە نێو فستیڤاڵی شانۆیەکەدا بەدەست بهێنێت خاتو چاوان دەگەڕێمەوە لای تۆ دەپرسین کە ئەو ڕۆڵەی کە لە فستیڤاڵەکەدا لە نێو شانۆیەکەدا بەردەستت کرد چ ڕۆڵێک بوو کە توانیت پلەی یەکەم بەدەست بێنیت. بەڵێ نمایشەکەی ئێمە باسی لە ئەوەی کە ئێمە کارمانتیا کرد بوو بە دوو شێواز بوو دوو جەمسەر بوو لە ناو نمایشەکەیە جەمسەرێکی سارد و جەمسەرێکی گەرم ئەو ڕۆڵەی کە منم بینی هەمیشە هەوڵی بۆ ژیانەیە ژیان دروست کات حەزی لە ژیان بوو بەڵام لە هەمان کاتە هاوسەرەکەی بێگومان نەی ئەویست بەر ژیانی دەرەوە بکەوە ڕقی لە ژیانی دەرەوە بوو هەمیشە پڕ بوو لە گومان حەزی لە چوونە دەرەوە نەبوو حەزی لە تێکەڵاوی نەبوو هەمیشە گومانیە کرد لە خۆی لە چواردەوری لە خێزانی بەڵام من کە ڕۆڵی هاوسەری ئەومە بینیت هەمیشە هەوڵم بۆ دروستکردنەوەی ژیانەیە کاتێکە من لەسەر ستەیجە بینرام هەست بەوا کرا کە ژیانێک لەسەر تەختەی شانۆ هەیە بەڵام کاتێککە من لەسەر شانۆ نامام ئەڕۆشتمە کەوالیسەوە بینەر هەستی بەو بێزاریا کرد کە لە ناو کارکتەری پیاوەکەیە هەبوو ئەو ڕۆڵی کە من توانیم خەڵاتی باشترینی پێوەرگرم ڕۆڵی ئافرەتێکە کە هەمیشە بە دوای ژیانە ئەگەڕێ ئەوێ بۆ ژیان ئەوێ خەڵک ببینێ شرد ڕووبات لە ژیانیا بڕاتە دەرەوە پیاسە بکە لەگەڵ مناڵەکەی ژیانی خۆش بەسەر ببەرە میوانی بێتە ماڵەکەی بەڵام پیاوەکەی هەمیشە بە پێچەوانەی ئەمەوە بوو. هۆکاری وەرگرتنی خەڵاتەکە بۆ سیناروی خەڵاتەکە بوو یاخۆ بە گشتی کۆی گشتی شانۆکە بوو بۆ ڕۆبینینی بەڕێزت بۆ ئەو سیناریو ئەو پەیامی کە لە پشت ئەو شانەوەی بوو کە دەتانویست بیگەێنن. بەڵێ خاتو چاوانگە گوێبیستی دەنگی من بێ پرسیارەکە دووبارە دەکەمەوە تا چەندێک گرنگە کە ژنان ڕۆڵیان هەبێت لە گەیاندنی کێشە و گیر و گرفتەکانی کۆمەڵگەدا وەکو کچێک وەکو ژنەکە بەشداری لەو شانۆیەدا کردووە خەموو ئازارەکانی ژنانت بە هەمان شێواز گەیاندووە. گەرگوێبیستی دەنگی من بیت خاتو چاوان بەڵێ هەڵبەتا وەکو بەڕێزیان ئاماژەوان پێکرد کاتیدا لە نێو شانۆگەریەکەدا لە نێو فستیڤاڵەکەدا بەڵێ خاتو چاوانگە گوێبیستی دەنگی من دەگەڕێمەوە لای تۆ تا چەندێک گرنگە ژنان بەرجەستەی ئەو ئازارانە بکە خۆت ئەو نمایندەی ئەو خەموو ئازارانە بکەن کە ژنان لە نێو کۆمەڵگەدا پێیدا تێپەڕ دەبن.
بەڵێ بێگومان ئێمە خانمان زیاتر لە خەمەکانی خۆمان تێگەین و زیاتر ئەتوانین بەرجەستەی و ئازارانە بکەین کە ڕۆژانە پێیا تێپەڕەبین بۆیە گرنگە خۆمان دەستپێشخەر و هەماهەنگ بین بۆ ئەوەی کە ئازارەکانی خۆمان پیشان بین بۆ ئەوەی ئەو کێشانەی ڕۆژانە ڕوبەڕوومانە بێتەوە چ لە ناو کۆمەلگا چ لە ناو خێزان چ لەگەڵ خودی خۆت زۆر گرنگە خۆمان بتوانین بەرجەستەی ئازارەکانمان بکەین خۆمان بتوانین تعبیر لەو ئازارانە بکەین کە تێیداژین چونکە بە بڕوای من خۆمان باشتر ئەتوانین لەو ئازارە بگەین کە لە ناخمانە لەو ئازارە بگەین کە ڕۆژانە ڕوبەڕوویە بینەوە لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە خۆمان بەرجەستەی ئازارەکانمان بکەین. بەڵێ تا چۆنە گرنگی بە ڕۆڵی ژنان و تا چۆنە گرنگی بە کێشەکانی ژنان دەدرێت تایبەتی لە فستیڤالەکەدا تا چەندێک ئەو لایەنە جێندەری ڕەچاو کراوە لە کۆی ئەو هەموو بەشداربووی کە لە فستیڤالەکەدا بەشداریان کرد لە کۆی ئەو هەموو شانۆکارە و کۆمەڵێک سینار و کۆمەڵێک نمایشی جیاواز خەڵاتی باشترین ئەکتەری شانۆی درا بە کچێک کە تێیدا بەرجەستەکەری یاخود نمایندەی خەموو ئازارەکانی کۆمەڵگەی ژنان دەکات. خۆی بوونی ئەو هەموو خانمە لەم فستیڤالای جێگەی خۆشحاڵی بوو بەدەر لە فستیڤالەکانی تر کە کۆمەڵێکی کەم لە خانمانە بینران بەڵام لە فستیڤالەیە بەرامبەر بە پیاوان خانمانی ژناو فستیڤالەکەی هەبوون ئەمە یەکێک بوو لە خاڵەکان کە جێگەی دەستخۆشی بوو کە زۆر خۆشحاڵکرد بوو بۆ ئێمە لەگەڵ ئەوەشە لە فستیڤالەکە زیاتر یعنی ئەتوانین بڵین خانم باڵا دەست بوو لە ناو فستیڤالەکەیە لە ناو نمایشەکانە وەکو ئەوەی کە بڵین کێشەکانی خانمان هەنێک لە نمایشەکان بەرجەستی کێشەکانی خانمان بوو بەڵام هەنێک لە نمایشەکان کۆمیدی بوو باسی کوردایەتیە کرد بەڵام لەگەڵ ئەوانەشە خانمان بوون کە لەسەر تەختەی شان و بەرجەستەی ئەو ڕۆڵانەیانە کرد لەگەڵ ئەوەشە من کە ڕۆڵەکەی من بەو شێوەیە بوو باز لە خێزانێکی تێکشکاوەکە باز لەواکە کە هەمیشە ئافرەتان هەوڵێن بۆ ژیان دروستکردن جێگای خۆشحاڵی بوو بۆ زۆرێک لە خانمان لە ناو فستیڤالەکەیە. بەڵێ بیرۆکیەکی ئاوا یا خۆتۆکار دروستبوونی بیرۆکیەکی لەو شێوازە کە دەرخەری ئەو خەموو ئازارانە بێت کە ژنانی کۆمەڵگە پێدا تێپەڕ دەبن لە چێوە سەرچاوە دەکرد یاخود چۆنی بوو کە بیرۆکێکی واتان لەگەڵاڵە بوو. بەڵێ ئێمە لەگەڵ دەرهێنەرەکەمان هەفتانە نەستێکمانە خوێندەوە بۆ ئەوەی کە نەستێکی باش هەڵبژێرین و کاری تێدا بکەین کۆتا جار بە گروپ ئێمە بڕیارمانگەنا کە لەسەر ئەم نەستە ئیش بکەین کە هەمیشە ژیان بەردەوام پڕە لە گومان بەردەوام پڕە لە ناکۆکی بەردەوام پڕە لە ڕەتکردنەوە بەردەوام پڕە لەوەی کە ناومێد بن بەرامبەر بە ژیان بە کۆی دەنگ بڕیارمان ناکە لە ناو ئەم دەقەیە ئیش بکەین و بۆ من زۆر زۆر جێگای خۆشحاڵی بوو کە بتوانم ئەو ڕۆڵە بەرجەستە بکەم بۆیە زۆر داکۆکیم لەسەرەوە کرد کە ئێمە لە ناو ئەو دەقەیە ئیش بکەین خۆشبەختانە قوبوڵیان کرد کە ئێمە لە ناو ئەو دەقەیە ئیش بکەین و ئێمە لە ناو نەستەکەیە بە شێوازێکی ترە ئێمە کۆتایی نەستەکەمان لە نمایش گۆڕی بەو شێوازەی کە خۆی لە ناو نەستەکەیە ئافرەتەکە خەتابار ئەکەوێتەوە لە کۆتاییەکەیە بەڵام ئێمە بە شێوازێک کارمان لەسەر کرد ئەگەر بینەرێک ببینە تا کۆتایی نازانێت ئایا خانمەکە خەتابارە یاخود پیاوەکە خەتابارە زیاتر گومانەکانمان خستۆتە لای پیاوەکە و توانیمان بەو شێوازە کاری لەسەر بکەین کە ئافرەت هەمیشە هەوڵ بۆ ژیانەیەات. بەڵێواتە دەرخەری بەشێک لە کێشە و گرفتەکان ئەو هۆکاری گۆڕینی دەقەکە بووە خات و چاوان تا چۆنێک لە ئێستادا ژنان کچان هاتوونەتە پێشەوە لە ناو دنیای شانۆ دەرەنەوە دنیای هوەردا تا چۆنێک هەلیان بۆ ڕەقسا تا چۆنێک لایانی پەیوەندیدار ڕێگە ئەو هەلایان بۆ ژنان ڕەخساندۆ کە بتوانن بە هەمان شێوازە ناو کایەکەدا لە ناو دنیاکەدا ڕۆڵی خۆیان ببینن یاخود شێرپەنجەی خۆیان دیاری بکەن. بەڵێ بێگومان لە شوێنێک بۆ شوێنێکی تر ئێستا لە کوردستان ڕێژەی خانمان ئەگۆڕێ بەشداریکردنی خانمان لە ناو شانۆ ئەگۆڕێت هەنێ شوێنمان هەیە کە خانمان زۆر خۆشبەختانە کۆمەڵێکی زۆرن ئەتوانی ئەگەر کارێکی شانۆی بکەی پێویست بەدە ئاکتەری کەس بێ بتوانین بەبێ کێشە بتوانی ئەوان بەکاربێنیت بتوانین کارەکە بەڕێوەبەری بەڵام لە هەنێ شوێنی کوردستان بەداخەوە ناتوانرێ ئەو شتە بکرێت لەبەر ئەوەی ڕۆڵی خانمان کەمە و لایانی پەیوەندیدار تا ڕادێک هەوڵی داوەکە ئەو کارە بکات بەڵام بەداخەوە کە خانمان خۆیان ترسێکیان تیا هەیە ناتوان بە شێوازێکی باش بێنە پێشەوە ئەوەش ئەگەڕێتەوە سەر کۆمەلگا ئەگەڕێتەوە سەر خێزان ئەگەڕێتە سەر لایەنی پەیوەندیدار کە بە شێوەیەکی وا ژینگەکەیان بۆ فەراهەم بکەن ئەوان بتوانن شان بەشانی شارەکانی تری کوردستان خانمانیش بێنە پێشەوە.
بەڵێ خات و چاوان لە ئێستادا شانۆ لە چ ئاستێکدا لە هەرمی کوردستاندا تا چۆنێک شانۆکاران هەلیان بۆ ڕخساویا خۆت فەزایکی ویان بۆ دیاری کراوە کە بتوانن کارەکانی خۆیان بەرەو پاشتر بڕۆن ئێستادا شانۆ لە هەرمی کوردستاندا بەرەو کوێ ڕۆشتووە بەدەرەوە چ ئاقارێک لە ڕات بەڵێ گەرگوێبیستی دەنگی من بیت لە ئێستادا شانۆ دۆخی شانۆ لە هەرێمی کوردستاندا لە چ دۆخێکدا ئاستی چۆنە؟ بەڵێ وەکو خات و چاوانی ئاماژی پێکە کە لە ئێستادا لەناو شانۆدا ژنانی تاڕادێکی باش هاتوونەتە پێشەوە لەناو ئەو فستیڤاڵی کەرکووکدا ژمارەی زۆر لە ژنان بە هەمان شێوازە فستیڤاڵەکەدا بوونیان هەبووە دەگەڕێمەوە بۆ لای خات و چاوان گەرگوێبیستی دەنگی من بێت دەپرسم لە ئێستادا دۆخی شانۆ لە هەرێمی کوردستاندا چۆنە شانۆ لە چ ئاستێکدایە؟ بەڵێ جێگەی خۆشحاڵەیە لەسەر ئەو هەموو نەهامەتیە و ئەو هەموو قەیرانە و ئەو کۆرۆنایی کە هەموو جیهانی گرتی بووە بەڵام لە ئێستاە بوونی چەند فیستیڤالێک جێگای زۆر خۆشحاڵەیە ئەتوانین بڵێن شانۆ هێشتا زیندووە ئەتوانین بڵێن شانۆکارانی کورد هێشتا هەوڵەیەن کە شانۆ بەرەو پێش ببن بنمونە فیستیڤاڵی ئەمساڵ جیاواز لە فیستیڤالەکانی تر بۆ پێشتر باسم کرد 4 پارچەی کوردستان بوو بە تەنها باشووری کوردستان نەبوو ئەمە ئەتوانین بڵێن ڕێگایەکی زۆر باشە بۆ بەرەو پێشچوونی شانەوە ڕێگایەکی زۆر دڵخۆشکەرەکە توانرا بوو لە نێو فیستیڤالێک کۆی گشتی کوردستانی گەورە کۆ بکرێتەوە کەواتە ئەتوانین بڵێن ئێمە خاوەنی فیستیڤاڵین ئەتوانین بڵێن خاوەنی شانۆین لە ئێستاە بەڵێ تا لە پلانتانە هەیە خۆی هەنگاوی داهاتوتان چی دەبێت شانۆکەتان دەبەنە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان وەکو ئاماژەت بکرد کە پارچەکانی دیکەی کوردستانی ژنۆ فستیڤالەکەدا بەشدار بوون ئێوە تا چەندێک ئامادەیتان تێدا هەیە کە نمایشەکەتان شانۆکەتان بەرنە پارچەکانی دیکەی هەرێمی کوردستان بەگشتی بەڵێ ئێمە نمایشەکەمان بە تەنها لە شاری کەرکووک نمایش کرد لە فیستیڤال چونکە بۆ ئێمە بۆ فیستیڤال کارمان کردبوو جارێ پلانی یەکەمان ئەوەیە کە لە هەولێر و سلێمانی دۆک ئێمە جارێکی تر نمایش بکەینەوە بێگومان لە دوای ئەوانە پلاندا ئەنین کە بتوانین بچینە پارچەکانی دیکەی کوردستان و لەوێ نمایشەکەمان بکەین بە هەمان نمایش بە هەمان شانۆ دەچنە خۆت دەقی ترتانە بەردەستایە سیناوری ترتانە بەردەستایە دەتانەوێت لە کۆمەڵێک بابی تردا لە کۆمەڵی کێشەی تردا خۆتان ببینەوە یا خۆت نمایندەی کۆمەڵێک گیر و گرفت و کۆمەڵێک مەعاناتی دیکەکەن کە ڕۆژانە ژنان لە کۆمەڵگەدا پێدا تێپەڕ دەبێت و هەروەها بیرمانەتت کە کۆمەڵگا تەنها ژنان نیە پیاوانیش بە هەمان شێواز منداڵانیش بە هەمان شێواز کێشە گیر و گرفتەکانی دیکەش بە هەمان شێواز لە کۆمەڵگەدا باسی لێ بکرێت بەڵە بێگومان ئێمە ئەوەی کە لە هەولێر و سلێمانی و دهۆک نمایشەکرێتەوە هەر ئەو نمایشەمانە چونکە ئێمە تەنها یەک ڕۆژتوانیمان لە فیستیڤال نمایشی بکەین کە زۆربەی شانۆکاران نەیانتوانی بوو نمایشەکەمان ببینن لەبەر ئەوەی هەنێک ئیلتیزامات و کاریان هەبوو بێگومان لە دوای ئەو سێن شارەکە نمایشەکەمان کردەوە بۆ شاری سەقز فیستیڤالی شانۆی کوردی هەیە لەوێ ئێمە 4 کارمان ناردووە هەرچ کارێکیان وەربگیرێت بەدڵنیاوە ئێمە ئەو کارا بین و لەوێ نمایشەکەین و ئەو کارانەی کە پێشتریش کردومانە بێگومان باز لە کێشەکانی خانمانەکات باز لە گیر و گرفتەکانەکات کە ڕوبەڕووی پیاوانە بنەوە لە بێکاری لە ئەوەی کە هەمیشە لە هەنێ شوێن کار بە پیاوان نادرێت کار بە خانمانە درێ ئێمە لە هەمان کاتا کاریشمان لەسەر ئەمە کردووە و من مۆنۆدرامایەکم هەیە پێشتر باز لە بوونی ئافرەتەکات لە یەکەم دقی دروست بوونیەوە هەتا ئێستا بەرچ ئازارێک کەوتووە بەچی دروستە بێت چەند جار هەساوە چەند جار کەوتووە چەند جار بەرشکستەکەوێ لە یەکەم دقی دروست بوونیەوە ئافرەت هەتا ئێستا هەموو ئەو کارانەمان ناردووە بە خۆشحاڵی و کام کارە قبول بکرێ ئێم ئەو کارابین نمایشەکەین بەڵێ لەو فستیڤالەدا باز لە کێشە گیری گرفتەکانی باشووری کوردستان دەکەن یاخود دەتانەوێت بە هەمان شێواز کۆمەڵێک لە کێشە گیری گرفتەکانی و پارتی دیکەی کوردستانیش نمایش بستن بەڵێ ئێمە کە کارێکی شانۆیی یەکەینە هەوڵ ناین کە تەنها تایبەت بێت بە شوێنێک ئێمە هەوڵین کێشە جیهانیەکان باس بکەین ئەو کێشانەی کە هەموو جیهان پێوەی ئەناڵێنێ بۆ نمونە ئەو گومانەی کە لە ناو پیاوە هەیە پیاوێکی کورد بێ پیاوێکی فارس بێ عەرەب بێ تورک بێ ئەمریکی بێ ئەجنەبی بێ ئەم گومانە لە ناو پیاوە هەر هەیە لە خودی پیاو لە بوونی پیاوە ئەم گومانە سەر چاوەگرێ ئەوە نیە بەتەنها بڵێ بەس لە کوردستان ئەم گومانە لای پیاو هەیە ئەوەی کە پیاوان زیاتر کە ئەخوێنەوە تێکەڵ بە دنیای خوێندنەوە بن عالمێکی تایبەت
تایبەت بۆ خۆیان دروست دەکەن کەوایان لێ گومان لە خودی خۆشیانەکەن ئەمە تەنها تاکی کورد دوای لێ نایە هەموو تاکێکی پیاو ئەگەر بێوێ لەو جیهانەی ئاساییت دابڕێت تووشی ئەو دابڕانە ئابێت کە لە نمایشەکەی ئێمە ئەبینرێت کە هەچ تاکێک بیبینێت ئەتوانێت ئەوە بەدی بکە ئەم تاکە تاکێکی کورد نییە بۆیە ئێمە لە نمایشەکانمانە زیاتر هەوڵ ناین کێشەکانی ناوچەیەک بە دەربخین ئێمە ئەمانەوەی ئیش لەسەر کێشە جیهانیەکان بکەین کێشەی مرۆڤ لە ئەزەلەوە چی ئەوەیە بەڵێ زۆر سپاس بۆ چاوان خەلیل ئەکتەر و خاوەنی خەڵاتی باشترین ئەکتەر بۆ ساڵی 2021 سپاس بۆ ئامادەبوون.